ڕێزان یاسایەکی زۆر گرنگمان هەیە لە بەدەستهێنانە ئیتر بەدەستهێنانەکە هەر بوارێک هەبێت کاتێک تۆ ئەتەوێ زۆرتر بەدەستبێنی یاسایەکمان هەیە کە پێوتری یاساکەی پاریتۆ کەسێکی ئیتالی بوو هات بۆی دەرکەوت لێکۆڵینەوەی کرد سیرەکە لە سەدا هەشتای زەوی وزارەکان هی لە سەدا بیستی جوتیارەکان لە سەدا هەشتای زەوی وزارەکان هی لە سەدا بیستی ئەوانەی کە شتیان لێرە بۆی دەکەوت ڕۆژ سیرەکە لە بوارەکانی کەش وایە بۆ نمونە ئەم یاسایە بەرەبەرە بەرفراوان بوو زۆر بواری کردەوە ئێستا من نمونەتان بۆ ێنەوە کتێبێک ئەگەر پێک هاتبێت لە 100 لاپەڕە ناوەڕۆکی ئەو کتێبە لە سەدا هەشتای فکری ئەو کتێبە لە 20 لاپەڕایەتی باشە من بزانم بەیانی امتحانمە کتێبێک هەیە بیکەم بە 100 بەشەوە 20 بەشی هەیە بیزانم تا نزیکی هەشتایەنم یەکەم جارەچمە 20 بەشە لەبەرەکەم جا لە فێربوونی زۆرترین فێربوون لە کەمترین کات یەکێک لە ڕێگە چارەکان ئەوەیە کە تۆ بی گرنگترینەکان بتوانی جیاکەیتەوە خەریکی گرنگترینەکان بیت ئەگەر وا بکەی ڕفیقێکت 5 ساعت ڕفیقێکت 4 ساعت مطالعە بکە تۆ 1 ساعت مطالعە بکەی پێویستە بەخەت ئەو علمت پێ بێت چۆن بزانی کامە گرنگەکەیە ئەمەش مۆزوعێکە بۆ خۆی چۆن بزانی کامە گرنگەکەیە ئەگەر مرۆڤ طالبی علم بێت بێ علم بەدەستبێنێت بێ زانست بەدەستبێنێ دیارە مامەڵەی لەگەڵ زانایان و خەڵکی شارەزا و قوتابی زیرەک و ئەمانایە دیارە ئەزانێ ئەم بابەتە بۆ نمونە تۆ لە بواری کۆمەڵناسی ئەخوێنی ئەچی دەکتێ بەخوێنیتەوە سەیرەکی بابەتێک هەیە دوو بابەت هەیە لە زۆربەی کتێبانە دووبارە بۆتەوە ئێکاتەوە بابەتی سەرەکی علمیە